لە نێو ئەم ئاپۆرای بازاڕەدا نۆتەی موزیکی شاخ خۆ دەکات بە کەشی ئەم هەفتە بازاڕەدا. موزیکێک تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 200 ساڵ. ژەنیارەکانیش بە تامی ڕابردوو لە بازنەیەکدا کارامەیی خۆیان دەرەخەن. Augusta County, Rockingham County, there's a community. لە ڕۆکنهام کاونتی کۆمەڵگایەکی موزیکی هەیە، خەڵکێکی زۆر ژەنیارن. ئەو موزیکە کۆنا لێ دەدەن کە دەگەڕێتەوە بە موزیکای ئەپەڵەیشیان. مۆزیکێکی چێژبەخشە بەر لەوەی تەلڤیزیۆندا بێت کاتی خۆشی بە کۆمەڵ لێدراوە. هاوڕێکان کۆبوونەتەوە و موزیکیان لێداوە. سەرەتای هەمومان جێ دەکەوێتە پەیوەندیکردن، ئیتر ڕوون نییە بازنەی زیکرەکەیان چۆنچۆنیە بێت، کێ دێت و کێ نایەت. موزیکێک لە دەمی ئامێرەکان و ئاوێزانبوون لەگەڵ سروشدا وەهایان کردووە، کەم نەبن ئەوانەش دەکەونە ڕامانێکی قوڵەوە لەگەڵ سروتی ئەم موزیکەدا. مۆزیکی ئەکۆستیک لێ دەدەن، بە واتایەکی دی هیچ ئەلکترۆنێک بەکار ناهێنن. موزیکەکە پێویستی بە هیچ مایکرۆفۆنێکیش نییە، لە بازنەکەدا دابنیشە و موزیکی خۆت لێ بدە. حەزم لە گوێگرتنە لە مۆسیقا، خۆشم کەمانچە ژەنم. گوێگرتن لە هەر شێوازەیەک بەلای منەوە چێژبەخشە. بیرۆکەکەشم لا جوانە، هاوڕێکان پێکەوە دابنیشن و مۆسیقا لێدەن. منیش لە شوێنی خەوەکەم لەگەڵ هاوڵەکانم هەمان شت دەکەین. مان یەک جار ئەم گروپە کۆنا میوزیک دەژەنن، زۆر خۆشە کە گوێبیستیان دەبیت. مۆسیقاکە کۆنا لە ئێرلندیەکانەوە گواستراوەتەوە بۆ ئێرە. لەم ناوچەیە خەڵک دەستیان بێشتەباوەکانیان گرتووە. زۆر خۆشە کە دەیبینی منداڵ و گەنج ماوەیەک بە سەماکردنەوە بە ئێرەدا تێپەڕ دەبن. ئەم خانمە ئامێرێکی کۆنەژەنێت، 43 ساڵە پێکەون. دەنگەژەی ئامێرەکانیش ئاشنان بەو دەست و پەنجانەی خۆوتەنی بێ ئەو ناژی. Is that what you're asking me? If they're surprised? Some are. هەندێک خەڵک کە ئەم ئامێرە دەبینن بەلایەنەوە سەیرە. دۆڵسمەر لە ئەمریکاشدا بەناوبانگ بۆ و لە ویلایەتی کەنتاکی سەری هەڵداوە. من ستایلە هەرە کۆنەکە دەژەنم کە لە 1800ەکاندا دروست کراوە. لە ساڵی 1954 دەستم بە ژەنینی کردووە. ئەم ئامێرەی دەستم لە ساڵی 1970 ئەو کەسە بۆی دروست کردم کە یارمەتی نەدام فێری بم. بەڕوانین و گوێگرتن خۆم فێر کرد. 2 پەرتوکم نووسیوە و 3 تۆماری مۆسیقاشم هەن. لە نێو گروتینی ئەو هەموو تەکنەلۆژیایە و موزیکی هەمەچەشن، هێشتا ئەم شێوازە کۆنەی لە شاخ و دۆڵەکانەوە شۆڕبۆتەوە بۆ نێو شارەکان چێژبەخشە و گەڕانەوەشە بۆ سەردەمانێک کە ڕەنگە بازنەی ئاواز و ژەنینیشیان فراوانتر بوو بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ڕۆکینگهام کاونتی، ویلایەتی ڤێرجینیا.